گوێگران و بیستەرانی ڕادیۆ دەنگی گەل لە هەر شوێنێک گوێبیستێ مەسڵۆتان دەبێت. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسیەم جارشمان تایبەتە بە پلانەکانی دەوڵەتی تورک و دەست بەسەرداگرتنی شارەوانەکانی باکووری کوردستان و دانانی قەیوم. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس و ڕەحمانمان کرۆ. ئۆستن بخێر. زۆر سپاس. سەرەتا گەر بە شێوەیەکی گشتی بپرسم قەیوم چییە و مەبەست لە دانانی قەیوم لەم کاتەدا و دەست بەسەرداگرتنی شارەوانەکان لە باکووری کوردستان چی فەرمێ؟ بەڵێ سوپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە لە سەرەتای مانگەوە بابەتی پرسی قەیوم لە باکووری کوردستان و تورکیادا بۆتە ڕۆژەفێکی گرنگ و پێویست و چارەنووساز تایبەت لە کاریگەری لەسەر پارچەکانی دیکەی کوردستانیش. هەڵبەتە مژارێکی گرنگە و گفتوگۆی لەسەر دەکرێت. دەتوانم بڵێم لە دوای ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ پرسێکی گرنگە بە هۆکاریەوەی کە ڕاستەوخۆ گرێدراوە بە پرۆسەیەکی سیاسی، پرۆسەیەکی ئاشتی، پرۆسەیەکی دیموکراتی لە ناوچەکەدا و گرێدراوی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوینە لە ڕاستیدا. ئەو گۆڕانکاریانەی بە تایبەتی لەم ساڵدا ئێمە هەست پێ دەکەین لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو بۆ تا ئێستا کەمپینێکی جیهانی بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ دەستی پێکردووە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ و چارەسەری بۆ پرسی کورد. دۆخێکی نەخوازرا و ئاوارتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. هەڵبەتە ئەوەن دەیتر ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ینی دەرکەوتە و نیشانەکانی جەنگی جیهانی سێمی نیشانداین و ئەو گۆڕانکاریە ئیداری و میریەی کە لە دەوڵەتەکان بە هۆکاری هەڵبژاردن دەکرێت. مەسەلەن لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پەرلەمان کرا، باکووری کوردستان ئەوەندە نابێت کە هەڵبژاردننی شارەوانەکان کرا و لەوێ لە ڕاستیدا کورد سەرکەوتنێکی زۆر مەزنی بەدەستهێنا و بە هەندی هەنگاوی تاکتیکی لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا توانی هەندێک شاری گەورە شاری وەکو ئیستانبول و ئەنقەرە لە ڕاستیدا لە دەستی ڕژێمی ئێسەی فاشیزمی تورکیا وەربگرێتەوە بۆ بێتە هێزی دۆم ئاکەپە و ئایدۆلۆژی ئاکەپە کە مەهەپەیە و تا ئێستا پارتی چوارەمی تورکیا یەکێک لە لاواستنین پارتەکان، بەڵام عەقڵ و سەری ماری فاشیزم لە تورکیادا لە ڕاستیدا مەهەپەیە. بۆیە هەموو ئەم ڕووداوانە هۆکارێک بوون بۆ ئەوەی بەخوێندنەوە بۆ سیاسەتی قەیوم گرنگ ببینرێت لەلایەن گەلی کوردەوە. هەڵبەتە قەیوم بەشێکە لە کۆنسێپتی یاخود بەشێکە لە چەمکی فاشیزم کە هەر دەوڵەتێک هەر ڕژێمێک ئیرادەی هەڵبژاردن بە بنەما ناگرێ، ئیرادەی دەنگدانی شوێنێک بە بنەما ناگرێت کە بە دەنگ و بە ینی بڕیاری ڕاستە و خۆی گەل دراوە لەسەر ئەوەی کە کێ بەڕێوەی بەرێ، کێ شارەکەی بەڕێوە بەرێ، کێ نوێنەری ئێرادەی من بێ لە کارێکی ئیداری و کارگەڕیە نادیدەگرتنی ئەوەیە. بۆیە ئەو سیاسەتی قەیوم ئەتوانین بڵێن ینی بەشێکی گرنگی سیاسەتی فاشیزمی دەوڵەتی تورکیایە کە لە دوای سەرکەوتنەکانی هەدەپا و دواتر دەم پارتی لە ئێستادا بۆ ناوەندی پەرلەمان، بۆ وەرگرتنی شارەوانیەکان، بۆ ئاستەنکردنی سیاسەتی شەڕی دەرەوەی تورکیا لە پەرلەمانەوە، ینی ئەو خۆڕاگری کە لە زیندانەکاندا دەکرێت، تەشەنەکردنی ئەو بەرخۆدانە بۆ پارچەکانی دیکەی کوردستان، سەرکەوتنی ڕۆژاوای کوردستان. لە ڕاستیدا ئەمە هەمووی گرێدراوی یەکە سەرکەوتنی کووردە کە تورکیای ناچار کردووە دەست بۆ سیاسەتی قەیوم ببا و پراکتیکەی بکات لە کۆی سێکتەرەکانی دەوڵەتدا. توانین بڵێن قەیوم مێژوویەکی هەیە هەر کاتێک کورد دەستکەوتێکی هەبێ یاخود سەرکەوتنێکی لە پێشوێ سیاسەتی دژ بکات. بەڵێ ئەمە لە چوارچێوەی دۆخی تورکیادا لە ڕاستیدا دەتوانین، چونکە هەر قەیوم بۆ خۆی بەواتای سەپاندن بەواتای نادیدەگرتن ینی وشەکە بۆ خۆی ینی دەتوانم بڵێم تامێکی وای هەیە، بەڵام ئەکید ینی هۆکارەکانی و ئامانجەکانی ینی دەبێت قسە بکرێت. مەسەلەن هۆکارەکانی لە ڕاستیدا ئەوەیە کە پشت ئەسوورە بە دەستوری تورکیا کە کورد نابێت خاوەن بێ، نابێت کیانی خۆی هەبێت، نابێت شارەوانی خۆی هەبێت. ئەمە پشت ئەستورە هەتا سەدەیەک دەتوانین بڵین لە دەستوری کۆماری تورکیادا کە ئەمە سەدەی دووەمی تورکیادایە، ینی هەبوونی کورد ناخوێنێتەوە
بۆیە دەنگی کورد لە هەڵبژاردنیشدا نادیتە دەکا ئەمە هۆکارێکی ڕئیسیە لە ڕاستیدا یعنی هۆکارێکی زیهنیە لە تورکیا یان ینی نەبینینی هەبوونی کوردە لەلایەکی دیکەوە دەرئەنجامەکانیش گرنگە مثلا سیاسەتی شەڕی تورکیا سیاسەتی جەنگ و ئابووری جەنگە لە خزمەتی داگیرکردن و هەژمونی سەربازی و ئابووری و گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکەدایە لە وڵاتی عراق لە سووریا لە یەمن لە وڵاتانی دیکە بە هەمان شێوە لە ڕاستیدا دەرئەنجامەکە ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو شارەوانیانە هۆکارێکن بۆ گواستنەوەی چەک و جبەخانە بۆ داگیرکاریەکانی تورکیا هۆکارێکن بۆ قەدەغە و باری نائاسایی لە باکووری کوردستان هۆکارێکن بۆ پێشنەکەوتنی ئیدارەی میری خۆجیایی و ئەو سیستەمەی لە ڕاستیدا یەکێک لە هۆکارە هەر ئەساسیەکان پرۆژەی خۆبەڕێبردنی کووردە یعنی 2016 کاتێک کورد لە باکووری کوردستان بڕیاری خۆبەڕێبەری دا بڕیاری یەکەیەکی سەر بەخۆیدا لە باکووری کوردستان تورکیا لەو مێژۆ لە ڕاستیدا دەستی پێکرێت چونکە سیستمی هاوسەرۆکایەتی و سیستمێکی ڕاستە و خۆی ئاسۆیی لە ناوگەلدا لە سیستمی دەوڵەتدا ڕاتکراوەیە بۆی عقلیەتی دەوڵەتی تورکیا و عقلیەتی دەوڵەت کۆی گشتی کە لەسەر ئەساسی یەک نەتەوە پێک دێت خۆبەڕێبەرێکی ڕاستەقینەی ئاسۆی ناخوێنێتەوە بەڵکو بەڕێوەبراوە چاودێری کراوە گەل و ناتوانێت وە سنووردارە یعنی کۆی ژیانی ئەو گەلانە لەو پێکاتەیە لەو دەوڵەتەدا سنووردارە کەمە پێچەوانەی خواستی گەلی کوردەوە پێچەوانەی پرۆژەی هاوسەرۆکایەتی و خۆبەڕێبەری و ئیداری زاتیە کە کورد لە باکووری کوردستان پیادەی دەکەن بەڵێ بگومان باسی هۆکار گەلێکی کرد لە جێبەجێکردنی ئەم سیاسەتە بەڵام ئەوەی کە جارێکە پرسیار دروستەکە لە کاتێکدا ئەم پرۆسەیە دووبارە دەستی پێکراوەتەوە ئیتر چاوەشەکاری بەیان هەر بابەتێک بێ هەنگاوی بۆ مدابەیە خۆ بە ڕۆژەفکردن و گۆڕینی ئەو شەڕە تایبەتە بێ کە بێگومان دەوڵەتی تووشی پێناسرێتەوە بەڵام لە کاتێکدا ئەم پرۆسەیە بۆ بە ڕۆژەف لەگەڵەوە شاباز لە دەست پێکردنەوەی پرۆسەیەشتێکرێتشان بینیمان کە دیداری ڕێبەرا خۆشەنجامدرا بۆچی لە کاتێکدا لەلایەک باز لە پرۆسی ئاشتی دەکرێت بەڵام ئەم کۆمەڵە هەنگاوە یاخۆ کۆمەڵە سیاسەتەش جێبەجێەکان لەگەڵیەکە بێگومان پێچەوانی تەواوی پرسە دیموکراسیەکە بەڵێ هەڵبەتە ینی بەشێک لە ئەم پرۆسەیە لە ئێستادا ینی وەکو پرۆسەر لە ڕاستیدا پرۆسە بۆ خۆی زین چییە یعنی تۆ کۆمەڵێک هەنگاوی پراکتیکیە فترەیەکی زەمەنی بۆ دادنەی کۆمەڵی ئامانجت هەیە قۆناغێ دەگوازی تۆ بە قۆناغی بەڵام ئەوەی کە لە تورکیادا و لە باکووری کوردستان لە ڕاستیدا سەبارەت بە دۆزی کورد و قەزیە ئیمراڵی دۆسی ئیمراڵی تێ دەبڕێ ڕاستیدا پرۆسە نیە یعنی پرۆسەیەکە بە بارێکی خراپدا پرۆسەیەک نییە بە بارێکی ئەرێنیدا بۆ گۆڕانکاریەکی ئەرێنی پێویست لە ناوچەکەدا بەڵکو پرۆسەیەکە ڕێک پێچەوانەیە ینی دژبەری خواستی ئازادی و ئاشتیە کە ناوی ئاشتی لێدرارەوە لە ڕاستیدا بۆ گۆڕانکاری و بۆ پێناسەکردنی ڕاستینەی پرۆسەیەکی ئاشتی دەبێت دەست بۆ زۆر شت ببرێت لە تورکیادا کە تورکیا نەک دەستی بۆ نابە بەڵکو ئێوێ بەهێستری بکە یەکێک لە بابەتەکان لە ڕاستیدا ینی ڕەوایەتی دانە بە دانەنان بە کووردە یعنی یەکەم هەنگاو ئەگەر تورکیا لە ڕاستیدا هەنگاوێک بۆ ئەمە دەنێت دەبێت لە دەستوری وڵاتەکەدا گۆڕانکاری بکە لە دەستور لە مادەی یەکەوە تا چوار بە تەواوەتی کورد ڕەت دەکاتەوە وەکو گەلێک لە باکووری کوردستان هەموو ئەو کۆمەڵ کوژیانەی کە لە ساڵی 23 بەدواوە ئەنجامی داوە لە 37دا لە کۆمەڵ کوژی گەلی زیلاندا لە ڕۆبۆسکیا لە دێرسیمدا یعنی ئەوانەی کە تا ئێستا ئەو کۆمەڵ کوژیە زۆری کە لە نەوەدەکانە بەدەستی بکەرێکی نادیار کە خودی دەوڵەت خۆی بوو و هەموو ئەو گروپ و لایەنانەی کە لە دەرەوەی تورکیا بۆ تیرۆرکردنی وڵات پارێزان و ئازادی خوازانی کورد ئەوە کراوە لە ڕاستیدا دەبێت یعنی پێداچوونەوەیەک بە هەموو کردوانەی
فاشیزمی تورکیادا بکرێ ئەگەر تۆ باز لە ئاشتی دەکەیت دەبێت ڕابردووی پاکتاوکاری خۆت یعنی ببینی هەتا ئێستش عقلی مەهەپە یعنی لە زاری دەوڵەت باخچەلیەوە کە فاشیزمترین کارکتەری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارکتەرێکی ئەوە فاشیزم نەبووە لە زاری ئەوەوە باسی ئاشتی بکرێت دەبێت بزانین کەەوە ئاشتی نیە شەڕە و بۆ گۆڕانکاری لە تورکیادا پێویست بە هاش و هۆشی قسە ناکات پێویست بە کردارەکە پێویست بە پراکتیکەکە ئەوەی کە ڕێبەراپۆ لە پەیامەکەیدا دەڵێ ئەڵێ لە پاڵ بابەتی تیۆریا کە پرۆژەی کورد بۆ ئەم بابەتە هەیە پێویستی بە هەنگای پراکتیکیە دەبێت تۆ دەرفەت بڕخسێنی دەبێت تۆ هەنگای پراکتیکی بینێ لەبارەی ئەو گروپاتانەی کە لە دەروی تورکیا خەریکی داگیرکاری ناوچەکەی خەریکی گۆڕانکاری دیمۆگرافیایە خەریکی ڕێکەوتنە بە ناوی دەوڵەتەوە لەگەڵ عێراق بۆ پاکتاوکاری بە ناوی بە ناچارکردنی کۆمەڵێ چەکی ئابووری چەکی ئاو مەسەلەی ڕێکەوتنی ئابووری و بازرگانی و ڕێکەوتنی دوولایەنە ڕەوایەتی بە کۆنسپتی داگیرکاری و لە ناوبردن و گۆڕینی دیمۆگرافیا دەدا دەبێت هەموو ئەو گروپانەی کە لە ناوچەکەدا شەڕی وەکالەتی بۆکە بەکرێگیراوی تورکیان لە کاتی داعشیشدا چۆن هاوکاری داعشی دەکرد ئێستا دەستێکە بۆ ئەو گروپانە یەکەم هەنگاو لە ڕاستیدا بێت تورکیا بزانێت کە کێشەی خۆی لە دەرەوەی تورکیانیە کێشەی خۆی لە دیموکراتیزەکردنی ناوخۆی تورکیادایە و بۆ ئەمەش لە ناوخۆدا دەبێت دان بە هەبوونی کوردامنێ بۆ ئەمەش پێویستەکە یەکەم جا دەست بۆ دەستور بەرێ و گۆڕینی سیستمی سەرۆکایەتی کە ئێستا کێشەیەکە لە بەردەم حکوومەتی و ئیدارەی ئاکەپە بگۆڕێتەوە بۆ پەرلەمانی و لە ژێر ینی وەرگرتنی ڕای هەموو پێکاتە و گەل و باوەڕێکانی تورکیادا بڕیار بدرێت لەبارەی زۆر چارەنووس لە ناوخۆی تورکیاوە گرێدراوە بە هەموو پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە نەک پرۆسێ ئاشتی نییە بەڵکو ئەمە ینی خۆکوژیە ئەکرێ بڵێم دەوڵەتی تورکیا چەکەکەی یاوەتە دەست کورد چەکەکە دەداتە دەست کورد بۆ کردەیەکی خۆکوژی و ئەمە دەخوازێ بەڕێبەری حرەکەتێ بکە دەخوازێت بە ینی گەمەیەک بە قەزیەک و بە دۆسیەک و بکا کە قیبلەی کووردە کە بڕیارداری و هەموو فەرمان و هەموو ینی ڕێنیشاندەریەک لە ڕامان و پارادایمی مراڵی لە ڕێبەراپۆ هەموو ئەو دەستکەوتانە دەتوانین ئاماژەی پێ بکەین ڕۆژاوای کوردستان لە ڕاستیدا خۆبەڕێوەبەری تورکیای تەنگەتاو کردووە ئەو ئیدارەی کە لە شنگال هەیە ئەوەی کە لە مەخمور ئیرادەیەک هەیە ئەوەی کە لە باشووری کوردستان بە هۆکاری پەدەکە ڕێگری لە دەرکەوتنی حقیقەتی هەڵوێستی گەلی باشووری کوردستان دەکە ئەو سەرڕڵدانی لە ڕۆژهەڵات هەموو ئەمانە تورکیا تەنگەتاو کردووە بۆیە هەر کاتێک تورکیا توانی دەستکەوتی کورد قبول بکە هەر کاتێک توانی پرۆژەی کورد لە بواری سیاسی لە بواری تیۆری لە بواری کۆمەڵایەتی لە بواری ژینگە هەر کاتێ دەستی نەبرد بۆ دارستانەکانی باشووری کوردستان و هێزی خۆی کشاندەوە ئەو کاتە دەتوانین بڵێن پرۆسەیەک بە ناوی پرۆسی ئاشتی لە گۆڕێدایە بەڵێکەوەتە گەرباز لە مەترسیەکانی دانانی خەیوم و دەست بە سەرداگرتنی شارەوانەکان بکەین ئەم زۆرە سیاسەتە مەترسیەکانی چین و پێدوانیە ئەمە داکوتانی دوای زمارە لە تابوتی پرۆسی دیموکراسی لە تورکیا بەتایبەت لەم سەردەمی کە ئێستا دەوڵەتی دایکەری تورک و فاشستی ئاکەپۆ ماپە فەرمانڕەوایی تێداکەن بەڵێ هەڵبەتە کاریگەریەکانی زۆرن یعنی ئەوەی کە تا ئێستا ینی ڕێگرێکی هەر ئەساسیە ئەوەیە کە کورد خاوەنی خۆی نییە لە باکووری کوردستان خاوەنی ئیرادەیە بەڵام بەشێک نییە لە پرۆسەکە بەشێک نییە لە هەیکەلی سیاسی تورکیادا ئەوەی لە ڕاستیدا کێشەوە ڕۆڵی پێنادرێ بۆ چارەسەری بەڵام کاریگەریەکان لە ڕاستیدا ئەتوانین بڵین بەپێی ئەو ئامارانی کە هەیە لە دوای ینی ڕوونبوونی ڕووی فاشیزمی تورکیا لە دوای 2014 و 15 کە داعش لە ناوچەکەدا تێکشکاوە دەستی کرد بە سیاسەتی قەیوم و پاکتاوکاری لە ناو سوپایە و پاکردنەوەی هەموو هەنگاوانی کە لە کودەتای 2016 سەرپردی بۆ خاستچی کردی لە ڕاستیدا زیاتر لە ینی لە ڕاستیدا عەدەدێکی زۆرە بەڵام زیاتر لە 3000 کەس لە ماوەی چەند ساڵدا حکم دراون لە دادگاکانی تورکیادا و هەنگاوە پراکتیکیەکانی باری نائاسایی ڕفاندن ترساندن ئاستەنگردنی چاپەمەنی ئازادی کورد لە باکووری کوردستان ڕێگریکردن لە چالاکی دایکان لە ڕێخستنەکانی هەدەپە دەستگیرکردنی ئەندامان هەڵکوتانە سەر ڕەشبگیری تیرۆری سیاسی هەموو هۆکارانە بەشێکی پەیوەندە بە
شارەوانیەکانەوە کە کارکتەری فاشیزمیان لەسەردانێ کارکتەرێک کە ینی ڕەوایەتی بە باری ناسایی دەدا ڕەوایەتی بە جاسووسکردن بەسەر ڕادی گەلەوە دەدا یعنی مەسەلەن ڕێگەی ناو نێوان شارەدەکان ئاستەنگ دەکرێت و بەشێکی زۆری ئەو کۆگایانەی کە هۆکارێک کۆگای چەک کە هۆکارن بۆ ینی دەستێکن بۆ فاشیزمی تورکیا لە ڕاستیدا ینی لەڕێی شارەوانەکان ینی پراکتیک فاشیزمی تورکیا پراکتیکیەن بەشێکی هەنگاوە فاشیستیەکانی بەڕێگەی شارەوانەکان جێبەجێ دەکات بۆ ئێمە مەترسیەکی گەورەیە و لە ڕاستیدا ئەگەر دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتێکی بیرۆکراسی مەسەلەن باوەڕی بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەیە باوەڕی بە پرۆسی هەڵبژاردن هەیە کە ئیدی دەوڵەت لە ڕاستیدا ئێستا ئەو قۆناغەشی تێپەڕاندووە کە ینی کێ هێزی لە دەستایە مەسەلەن نمونەیەک بێنینەوە ئاکەپە ئێستا هێزی دووەمە جا بە هێزی یەکەمە کورد هێزی سێمە ڕێخستنی کورد سیاسی کۆمەڵایەتی ومە هەبە هێزی چوارەمە بەڵام ماهەپە چۆن بە هێزی چوارم دەتوانێت بەسەر جەهەپەیە کودەتا بکە ئەگەر مەسەلە هێز نەبێ ئەگەر مەسەلە داگیرکردنی ئابووری و ژێرخانی ئەو وڵاتە نەبێ ئەگەر مەسەلە زیندانەکان و داگیرکردنی دەسەڵاتی دادوەری و یاسایی نەبێ لە وڵاتەدا وەکو خۆمان وەکو باشووری کوردستان مەسەلەن گەرانتی چییە سبینێ ئەگەر پەدەکە و یەنەکە هێزی یەکەم و دووەم نەبن هێزێکی تر بێ گەرانتی هەیە حکومەت تەشکیلکە هەرگیز ڕێگە نادرێ ئێمەش نمونەیەکە لە ڕاستیدا جونگە سەرەکیە ئابوووریەکان سەربازیەکان و کۆی گشتی دەوڵەت عقلی دەوڵەتی قوڵ لە ڕاستیدا لەگەڵ فاشیزمدایە بۆیە ئەو بەرەی کە بە تەواوەتی خۆی بۆ فاشیزم یەکلایی دەکاتەوە و سیماکانی فاشیزمی تایە ئەمە لە ناو دەوڵەتی قوڵدا دەتوانێت کار بکە و لە ناو تورکیادا دەتوانێت کار بکە و سیاست بەڕێوە بەرێ بۆیە مەترسیەکان زۆرن لە ڕاستیدا بۆ جێبەجێکردنی فاشیزم یەکێک لە هەنگاوەکان داگیرکردنی شارەوانیە زۆر هەنگاوی تریش لە ڕووی یاسایی لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی لە ڕووی سیاسەتی دەرەوەی تورکیا هۆکارن بۆ ئەو ئاستەنکردنی قۆناغی دیموکراتیزەکردنی تورکیا بەڵام یەکێ لە هۆکارەکان لە ڕاستیدا شارەوانیە و ئاکەپە بە دۆڕانی خۆی دەزانێت کە شارە گەورەکانی باکووری کوردستان و تورکیا لە دەست بدات کە بە درێژایی تەمەنی ئاکەبە لە دوای 2012ەوە مێژوویەکی وای نەبینیەوە بەخۆیەوە کە ڕوبەڕووی ئەمە ببێتەوە بەڵێ بێگومان پرسیارم دەبێت لەسەرەوەی کە لەبارەی ئەم پرسەوە لە باکووری کوردستان هێز و لایەنە سیاسیەکانی دی و لە چوارچێوەشدا ڕێخستنی کوردی چۆن ئەبێت مامەڵە بکە بەڵام بەر لەوە ئەمێ هەڵوێست و ناڕزایەتی گەل چۆن دەبین پێ دوایە ئیتر بۆی لە مۆدا کە بێگومان قۆناغێکی دیکەیە پێ دوایە ئەم بەسە بەسەر گەلدا تێپەڕێت هەڵبەتە هێز و وزەی بەرخۆدانی شەقامەکانی ئێستەی باکووری کوردستان هێزی خۆی لەو کۆمەڵە گەنجەوە دەبینێت کە لە هەفتاکان کۆتایی هەفتاکان تیرۆرێکی دەوڵەت دەسی پێکرد بە تیرۆری حەقی قەرار دەسی پێکرد و حرەکەتی لە باکووری کوردستان پێکات ڕێک دروست ئەو گەنجانە نەوەی ئەو گەنجانن کە لە هەفتاکانە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیان پێکێنە ئەو گەنجانە ڕۆڵەی ئەوانن نەوەی ئەوانن و مێژوویەکیان هەیە لە و پەروەردەیەکی وڵات پارێزی کراون و لە هەمان کاتا ئەو بەرخۆدانی کە لە باکووری کوردستان هەیە من زۆر پیرۆز دەبینم بەڕاستی و گەل درۆ لەگەڵ خۆی ناکە گەل دەنگێکی داوە و تا کۆتایی دەتوانێت بیپارێزێ و بە دەستکەوتی دەزانێت ئەو وزەی کە لە باکووری کوردستان هەیە لە ڕاستیدا وزە و تێکۆشانێکە کە لە چیاکانی کوردستان شکلی کردەوە ئەو بەرخۆدانی کە ئێستا گەرێلەکانی ئازادی کوردستان لە چیاکانی کوردستانی پێدەپارێزن خاکی کوردستان دەپارێزن شەڕوانن لە ڕۆژاوای کوردستان دایکانمان کە بۆ گیانی ڕۆڵەکانیان لە زینداندا لە ئێشگریدان دایکانی شەمات دایکانی ئاشتی دایکانی لە چکسپی ڕێخستنی سیاسیمان چەند پێشەنگی سیاسی ئێمە لە باکووری کوردستان لە زینداندان بۆیە ئەو هێزە کە لە باکووری کوردستانەیە ئەو وزە قوڵاییەکی مێژوویی هەیە گرێدراوە بە بزوتنەوەی ڕزگاری خوازیەوە تیۆریەکی هەیە و پراکتیکی هەنگاوی ناوە بۆیە سازش لەسەر هەم دەستکەوتەکان ناکە سازش لەسەر هەبوون و ناسنامەی خۆی ناکە ئەگەر سازش تۆ لە دەنگی خۆت بکەی لە ڕاستیدا بەواتەی سازشە لە خۆم ینی سازشە لە ئیرادەی خۆم سازشە لە بڕیاری خۆم بۆیە زۆر پیرۆز دەبینم دەبێت ئەو چالاکیانە لە ڕاستیدا لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان زۆر بەرفراوان کرێ چونکە چەندە تورکیا
لە دیموکراتی لە ئاشتی نزیک بێتەوە ئەوەندە عێراق لە ئاشتیدا ئەوەندە سووریا لە ئاشتیدا و وڵاتانی دیکەی ناوچەکەشوە پەیوەندیشە بە هاوپەیمانی ناتۆوە ئەگەر تورکیا کە لە پیلانگەڕی نەودەوڵەتی نەونۆشە ئاشکراکرا تورکیا جێبەجێکاری پلانگەڕیەکە بەشێ بوولێ لە ڕاستیدا ڕادستی تورکیا کرا ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاه ئۆجەلان بۆیە ئێستش بە هەمان شێوە تورکیا بەشێکە لە تحالفێکی جیهانی لە ناوچەکەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەنە ئێستا سیماکان بۆ تورکیا ینی ئەشێت لە ساڵانی داهاتووە هەندێک گۆڕانکاری بکرێ ینی بێتە پێشەوە بە هۆکاری دەستوەردانی دەوڵەتانی دیکەش لە ناوچەکەدا شەڕی ئۆکرانیا و رووسیا شەڕی ئیسرائیل و غەزە بە هەمان شێوە ینی هەڵوێستی وڵاتانی ئەوروپاش لە بەرامبەر تورکیا لە هەڵکشان و داکشانەیە بەڵام ئەو شەڕێکی کە تورکیا فاشیزم دەیکا لە ڕاستیدا چەکی ناتۆیە ذهنیەتی ناتۆیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر پێخستووە بۆیە گۆڕانکاری لە تورکیادا لە ڕاستیدا گۆڕانکاریە لە دیدگای نێودەوڵەتیشدا بۆ دۆزی کورد و خەباتێکی دیبلۆماسی زۆر فراوانی دەوێت لە ئەوروپا کە کورد دەستی پێکردوە ساڵانێکی زۆرە دەستی پێکردووە و بەڕاستی ڕۆڵێکی بەرچاویشی هەیە لە دیدگای کۆمەلگەی نێودەوڵەتیدا بۆ بەرخۆدانی کورد بۆ تێکۆشانی کورد بۆ ئەو دەستکەوتەی کە لە ڕۆژاوای کوردستانەیە لە ڕاستیدا ینی ئەڵتەرناتیڤێکە ئەڵتەرناتیڤێکی سیاسیە ئەڵتەرناتیڤێکی ژینگەییە ئەڵتەرناتیڤێکی کۆمەڵایەتی سۆسیۆلۆژیە بۆیە ینی چەندە پرۆژەی کورد و پێداگری کورد لەسەر پرۆژەی خۆی هەبێ سوور بێ لەسەر دەنگی خۆی لەسەر ئیرادەی خۆی ئەوەندە دۆزی کورد لە وڵاتان و لە ناوخۆی تورکیاشدا سەر دەگرێت و ئاشتێکی بەڕوومەت دێتە پێشەوە بەڵێ نمونەیەکە باس کرد کە مەهاپە وەک هێزی چوارەم لە ئێستادا نەتوانێتی کودەتا بەسەر جەهاپەیە بکات وەک هێزی یەکەم کەواتە ئەم دوو خەچیمان پێڵێ بۆ نمونە کە مەهاپە بۆ جۆرە هێندە پاشەکشەشی کردوێ بەڵام دەسەڵاتی وی هەبێ کودەتایەکی لەم جۆرە بکە کەواتە لایەنە یاخود هێزە سیاسەکانی دیکە و لەو چوارچوێژدا ڕخستنی کوردی ئەبێ چۆن مامەڵە لەگەڵام پرسیار بکە ئایا ئەکرێت تۆ 4 ساڵ چاوەڕێەوە بکەی هەڵبژاردن نەکرێ و سەرکەوتن بەدەست دێنی بەڵام بەکەمتر لە 4 مانگێک لە دوای هەڵبژاردن دووبارە هەمان سیاسەتی قەوی مسەپێنرێتەوە کەواتە هێز و لایەنە سیاسیەکان لە تورکیا دەتوانن چۆن ئەم پرسە بگۆڕن یاخود چۆن ئەم سیاسەتە فاشستیە تێگوشکێن بەڵێ هەڵبەتە کورد لە باکووری کوردستان ڕێخستن و خەباتی سیاسی مەدەنی لە باکووری کوردستان مێژوویەکی هەیە لە زۆر قۆناغدا بەشێک نەبووە لە سیستمەکەی تورکیا سیستمی سیاسی تورکیا لە دەرەوەی دەسەڵات بووە لە دەرەوەی هەیکەلی حکوومەت بووە لە هەندێک قۆناغیشدا بەشێک بووە لە پێکاتی ئەو حکوومەتە لە پەرلەمان و نوێنەرایەتی هەبووە و ڕێخستنی خۆی بەهێز کردووە بە پەیوەندی لەگەڵ لایەنەکانی دیکەش بەڵام وەکو هەنگاوێکی تاکتیکی نەک ستراتیژی لە ڕاستیدا سیاسەتی قەیوم سەپاندنی ئیرادە یعنی نەک تەنیا قەیوم ئەمە سەپاندنی خواستێکی دەوڵەتە لە بەرامبەر گەلێکە یعنی دەبێت کورد ئەوە بخوێنێ ئەمە نادیدەکردنی کووردە نە ئیشێکی کارگێڕی نە ئۆفیسێکی کارگێڕی یعنی مەسەلە شەخص نییە مەسەلەن تۆ ئاکەپەی دانەی ڕێخستنی کورد مەسەلەن کە بە دەنگی کورد هاتوتە ینی لەسەر ئەو پێگەی دەتوانێت کار بکەوە ڕۆڵێکی باشی لە پاراستنی ڕۆژی ئەو شارەدا هەبێ بەڵام تۆ ئەولا دەبی کەسێکی ئاکەپەی دێنی مەسەلە شخصەکانی لە ڕاستیدا مەسەلە دوو تەرەفە دوو لایەنە لایەنێکە نوێنەرایەتی دەوڵەتەکە و پرچە کراوە بە فاشیزم پرچە کراوە بە ئایدۆلۆژی مەهابە کە یەک دەوڵەتە و لە دەرەوەی تورک لە دەرەوەی ڕەگەزی تورک ڕەگەزێکی دیکە لە تورکیادا نابێ هەبێ دەبێت پێناسێکی تری بۆ بکەیت دەبێت پەروەردەیەکی دەبێت بیتوێنیتەوە دەبێت یعنی هەموو کۆمەڵکوژانە لەسەر ئەساسی ئەم عەقڵیەتە دروست بووە و لایەنێکی دیکە تەرەفێکی دیکە ئەمە نیە تەرەفێکی دیکە ئێوێ لە خەباتێکی هاوبەشدا هەموو ئەو مەترسیانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە چارەسەری بێنێتە پێشەوە چارەسەری پێکدادانەکان بێنێتە پێشەوە چارەسەری نێوان باوەڕیەکان گەلان بێنێتە پێشەوە پرۆژەیە لە ڕاستیدا بۆیە ینی دیدگای خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کورد و عەرەبیشەوە لە دەوڵەت هەندێک ڕۆشنایی دروست بووە بۆ مەترسیەکانی دەوڵەت بۆ مەترسیەکانی عەقڵێتێکی فاشیزم کە بنەماکەی خۆی لەسەر دەسەڵاتدارێتی
پێگەیشتووە گەورە بووە بۆ مؤسسە و دامەزراوە و ئامور و ئەمڕازێکی زۆری لەبەردەستا بەڵام بۆتە هۆکاری لە ناوبردنی گەلان لە ناوچەکەدا بۆی ئەوەی کە لە ڕاستیدا ینی هەنگاوی یەکەمە ڕۆشنکردنەوەی خواست و نیەتی دەوڵەتە دەسەڵاتە کە چ دەخوازێ ینی هەڵبژاردن پرۆسەیەکە بۆ کەنار ینی بەرەو کەنارێکی ئارام یاخود بۆ بەردەوامکردنی دەسەڵاتە مەسەلەن 4 ساڵی تر دووبارە ئاکەپە دەیەوێت شارەوانیەکانی باکووری کوردستان لە دەستی خۆی دابێت بەو 4 ساڵە دەیەوێت سیاسەتی داگیرکاری سەر ڕۆژاوە بەردەوامکە یعنی تەنیا ئەوە نییە ئۆفیسێکە و ڕادستی من ڕادستی ناکەم با منی لەسەر بم مەسەلەکە ئەوەیە بۆ 4 ساڵە دەتوانێت ینی هەوڵ دەدا زۆرترین هێرش بکە دەتوانێت ینی هەوڵی ئەوە دەدا کە هەژمۆنی سیاسی و ئابووری خۆی بە پەیوەندی لەگەڵ پەدەکە لەگەڵ سوودانی چەند ساڵە ئەردۆغان دەپاڕێتەوە بۆ دیدارێکی بە شارەسەد لە کاتێکا وەختی خۆی دەیوت وا ئیدلی بکەوت وا حەڵە بکەوت وا کۆبانێ کەوت وا ینی ئامادە نەبوو دەیان جۆر گروپی نرد بۆ سووریا بۆ تێکدانی ڕەوشی سووریا ئێستا دەخوازێت لەسەر ئەساسی پاکتاوکردنی کورد لەگەڵ بە شارەسەد دانیشێ ئەمە لەڕاستیدا ئەمە شکستە و دۆڕانی حکوومەتی ئاکەپەیە کە ناچاری سوودانی دەبێت بە ناوی ڕێکەوتنەوە لێەوە داوا لە بەشارەسە دەکا پەرکێشی وڵاتانی دیکاکە لەلایەکەوە هاوکاری پراکتیکی ئیسرائیلەکە بەڵام لە سەرزارێکیدا بە ناسنامەی ئاین بەکارهێنانی شوناس و ناسنامەی ئاین بەرگری لە قەزی فەڵەستینەکە یعنی لە ڕاستیدا ڕەوشێکی زۆر ئەوەیە بۆ تورکیا ڕەوشێکی زۆر خراپە بۆ تورکیا یعنی پەلەقاژەیەکە دەبێت کورد ئاوها بیبینێ ئاوها هێز لە بەرخۆدانی خۆی ببین وەرگێت ئەوها پێداگری خۆی لە شەقامەکان لە دایکان لە ڕۆڵەکانی کورد لە چیاکانی کوردستان وەرگێ و بەم دیدگایە ئەگەر تۆ لە دەوڵەت تێگەیشتی لە نیەتی فاشیزم تێگەیشتی ینی تەنیا بیخوێنەرەوە ئاکەپە لە 2022ەوە لە 2002ەوە ئایا گۆڕانکاری بە چ بارێکە لە تورکیا و لە ناوچەکەدا گۆڕانکاری هێنا ینی ڕەوشەکە زۆر خراپتر بووە و داگیرکاریەکانی گۆڕینی دیمۆگرافیە زۆر فراوانتر بووە بۆیە تەنیا کورد دەتوانێت تەنیا بخوێنەوە بۆ حکومداری چەند ساڵی ڕابردوو سیاسەتی فاشیزم نیەت و عقلێتی دەوڵەت دەتوانێت لە ڕاستیدا هێز لە چارەسەریەکانی خۆی ببینێ و بزانێت چارەسەری نەک بۆ کورد چارەسەری بۆ تورک چارەسەری بۆ گەلانی دیکە لە ناوچەکەدا بەڵێ سیاسەتی قەیوم نادیدەگرتنی کوردە بەڵێسانوا باڵێن گەرەمە پێوەستکەینەوە بە باشووری کوردستان لە باکووری کوردستان بەو جۆرە دژایەتی ڕێخستنی کوردیەکرێت بە هەمان شێوە ئێمە دەبینین لە باشووری ژەماش ڕووەدا بۆ نمونە داخستنی منورایەتی هەدەپەدا هەولێر پێدوانی ئێمە هەمان درێژکراوەی ئەو سیاسەتەیە کە لەم ساتەیە لە باکووری کوردستان ڕووداتوە پەدەکە ئەو وەک چۆن لە ڕابردوودا هەمیشە لەژێر فەرمانڕەوایی تووشی ئەم دوو بستە تا چەند پەیوەستن بەیەکەوە هەڵبەتە هەڵبژاردنێ لە باشووری کوردستان کرا بە ینی جۆرێک لە داڕشتنی سیناریۆ ئەوە دووبارە پەدەکە ینی بەڵام بە ئاستێکی بەرچاویش متمانەی خەڵک بەدەسەڵاتی ڕەهای پەدەکە نەماوە و باوەڕی کردووە کە پەدەکە بە پشتیوانی تورکیا بە قۆرەخکاری لە ڕاستیدا حکوومەتی هەرێم بەرەوە دەبات تاگلایانە تاگڕەوانە باوەڕی بە هیچ ینی پێکەوە سیاست نییە لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ دیدگای دیکەی سیاسی دیدگای پەدەکە لە ڕاستیدا تێگەیشتنی پەدەکە لەگەڵ تورکیادایە و ساڵانێکی زۆرە ینی یەکلایی بۆتەوە کە بە پرۆژەی ئابووری کە بە ڕێکەوتنی سیاسی بە زۆر ڕێکەوتنی دیکە پەدەکە دەخوازێ سنووری خۆی تەسلیمی تورکیا بکە و دەرگای واڵا کردو بۆ داگیرکاری بۆکردنەوەی بارەگای نوێ بۆ ئەوە لەبەرەوە شتێکی چاوەڕوان کراوە نوێنەرایەتی هەدەبە ئەو کێشە بۆ شنگال دروستەکە کە ئێرادەی کۆمەڵگەی ئێزیدی لە دوای کۆمەڵکوژی و ئێستا بەشێک نییە لە ئیدارەی هەرێمی کوردستانیش کە لە ڕابردووە بەشێک بوو لە ئیداری هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتێکی زۆر گەندەڵ و ساختەی
بۆ ئێزیدیەکان لە نوێنەرایەتی عێراق کرد لە هەرێمی کوردستان دەنگی هەموو پێکاتەکانی بەکارهێنا بۆ تێپەڕاندنی هەموو نیاز و خواستەکانی خۆی بەلابردنی پەرلەمانتار دوورخستنەوەی بە بڵێن پەکەوتنی پەکخستنی دانیشتەکانی پەرلەمان بەگەڕانەوەی سەرۆکی پەرلەمان لە سنووری هەولێر بۆ سلێمانی بە هەمان شێوە بە سەرتاشینی مامۆسایانی ئاینی بە دەرکردنی مامۆسا بە شەقتی هەڵدان احترامەن داوای لێبوردنەکەم بە شەق وەشاندن لە مامۆستا بۆیە ینی بە تیرۆرکردنی مامۆستایان جیهان تەها کە ئێمە نزیک لە ساڕۆژی تیرۆرکردنیشین بۆیە هەر دەنگێکی حەقیقی ڕاستی لەگەڵ یەکێتی نەتەوەی بێ خەباتێکی بێوچان بکات لە باشووری کوردستانە لە ڕاستیدا نەیاری پەدەکەیە و پەدەکە بە نەیاری خۆی دەزانێت و دەسەڵاتی یاسایی دەسەڵاتی حکومداری خۆی بەکاردێنێ و هێزی خۆشی بەکاردێنێ بە دەیان جۆر گروپی ئێستا چەکداری دروست بووە و لە ترسی ئاشکرا نەبوونی لیستی ئەو گروپە چەکدارانەی کە چەتانی کە لەگەڵ یەتی ئێسش لەگەڵ بەردانا کۆکە ڕێناکەوێت لەسەر حسە و موچە و بورجەی هەرێمی کوردستان کێشەکان لە ڕاستیدا لەسەر ئەو ئەساسەیە کە پەدەکە بە پراکتیک لە ئابووریدا بە دزینی سامانی هەرێمی کوردستان و بە فرۆشتنی مەنتیقەی بادینان بە دروستکردنی دەیان گروپیتر بەشێکە لە پرۆژەی تورکیا بەشێکە لە ینی وەستاندنیان ئاستانکردنی خەباتی ڕەوای دۆزی گەلی کورد بۆ چارەسەرکردنی دۆزی گەلی کورد بۆی ئاستانگی هەری گەورە لە ڕاستیدا پەدەکەیە بۆ ئەوەش هەدەپە نوێنەرایەتی دەم پارتی کە ئێستا دەم پارتیە نوێنەرایەتی دەنگی ڕاستەقینەی گەلی کورد دەکا نوێنەرایەتی دەنگی گەل لە باکووری کوردستان دەکا کە بە ملیۆنان کوردی ئێمە لە باکووری کوردستان گەورەترین پارچەی ئێمەیە خەباتێکی پێوچان دەکا زۆرینەی کۆمەڵکوژیەکانی کورد لەو بەشەی کوردستان کراوە نوێنەرایەتی هەدە بە لێرە خەباتێکی سیاسی دەکا ئەی ئەو هەموو چەکداری کە لە ناوچەکەدا هەیە بۆ پاک ناکرێتەوە ئەی ئەو هەموو بازرگانیە بە مرۆڤەوە بە ئاوارەکانەوە بە ڕێکخراوەکانی ژنانەوە کە ئاستەنگ دەکرێن بەو هەموو توندوتیژیە بەو هەموو تاوانەکە لە کۆمەلگەی ئێمەدا بۆ چارەسەری ئەوانە ناکرێت بۆ پەدەکە لە ڕاستیدا ینی سیاسەتی دوورخستنەوەی هەموو مەترسیەکانە بۆ دەسەڵاتی خۆی بە تایبەتی لە سنووری هەولێرە بۆیە لەسەر ئەساسی هەدەپە بە مەترسی دەبینێ هەدە دەم پارتی لە ئێستادا و چەتری پێکەوەی پارتە سیاسیەکانی کوردکانەکە هەوڵێکی بێوچان دەدا لە هەولێر بۆیە ئەو دەنیس جەودەت بەداخەوە تیرۆ دەکرێت لە ڕاستیدا ئەم هەنگاوانەی پەدەکە لە دوای گەمارۆدانی مەخمور لە دوای ئەو سیناریوانەی کە بۆ شنگال سەدای دەڕێژێ و حکوومەتی عراقی لێ هاردەکە دەخوازێ گەماروی شنگال بدا چاودێری دانێ خاڵی چاودێری پشکنین دانێ کێشەی بۆ یەنەکە لە کەرکوک بۆ پارێزگای کە هەولێر بۆ پارێزگای کەرکوک دروست کرد و خەباتی کەنەکە بۆ یەکێتی نەتەوەی لە باشووری کوردستان ئەمانە هەمووی بە مەترسی دەبینێ لەسەر خۆی و دەزانێت کە سەرکەوتن بۆ ڕێخستنی دەم پارتیە لە باشووری کوردستانیش کاریگەری هەیە هەماهەنگی و چاوپێکەوتن و سەردان هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان و هاوسۆزیەک هەیە یعنی لە دەرەوەی پەدەکە هەموو لایەنە سیاسی کوردیەکان لەگەڵ خەباتی سیاسی و مەدەنی باکووری کوردستانن لەگەڵ دەستکەوتەکانی ڕۆژاوی کوردستان بێجگە لە پەدەکە لە باکووری کوردستان بانگەشە بۆ دەسەڵاتی ئەردۆغان دەکا لە ڕۆژاوی کوردستان بە دامەزراندنی پەدەکەسە و ئەنەکەسە دان بە داگیرکردنی ئەفرین و سەرەکانی و گرێسپیان نانێ دانی پیانانێ و هەر ڕۆژ کێشە بۆ خۆبەڕێبەری بۆ ناشرینکردنی سیماکانی لە ئەوروپا چالاکی ڕێگدەخا بۆ هێزەکانی یەپەگە بۆ یەپەژە کە ئەمانە هێزی بەرخۆدێری کوردن لە کاتێکا دەبێت بەشێک بێت لە پاراستنی ئەم هێزانە دەبووە پەدەکە لە هەولێر بارەگای هەدەپەی بپاراستەیە لە هەر مەترسیەکی دەرەکی ئەگە دەوڵەتی تورکیا هێرشی بکردەیە دەبووە وەکو هێزێکی سیاسی کورد هەدەپەی بپاراستەیە نوێنەرایەتی دەم پارتی نوێنەرایەتی کۆنگرەی ستار نوێنەرایەتی پێدا دەبێت بپارێزرێن لە ڕاستیدا چەندە کوردی باشووری کوردستان لەگەڵ چارەسەرکردنی یان لەگەڵ خەباتی پارچەکانی دیکەی کوردستان بێ لە ڕاستیدا باشووری کوردستان ئەوەندە ئارام دەبێت ئەوەندە سەقامگیر دەبێت چونکە ڕاستە و خۆ گرێدراوە بە سیاسەتی داگیرکاری تورک و ڕژێمی ئێران و خواستەکانی بەشار ئەسەد و زلهێزانی دیکە بۆیە
يعني لەواسیدا شەرمە ینی من کوردێک لە باشووری کوردستان شەرم دەکەم کە نوێنەرایەتی لایەنێکی سیاسی وها گەورە وها کاریگەر لە باکووری کوردستان لێرە تو ینی لە جیاتی پاراستنی ئەندامەکانی لە جیاتی زامنکردنی ژیانیان تۆ بیانێریتە پارێزگای سلێمانی و ئاستەنگبی لە بەردەم خەباتی گشتی یەکێتێکی نەتەوەی کە لە چوار بەشی کوردستان هەوڵی بۆ دەدرێت. ڕۆژنامە نووسن و ڕەحمان دووبارە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا کوێستەبی سەرمابوون تا پرسێکی دیکە ئاسوودە بوون.